ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت کارەساتی لەمە گەورەتر ڕوودات. لە 30 مانگی 12 ساڵی ڕابردوو گەنجێک بە ناوی عەبدوڵڵا ساڵح لە قەزای کەلار ون بوو دیاری نەما. دواتر لە 31 مانگی 12 ساڵی ڕابردوو تەرمەکەی بە کوژراوی دۆزرایەوە. دواتر دوو لە هاوڕێکانی بە تۆمەتی کوشتنی ئەو هاوڕێیان دەستگیر کران. ئەمڕۆ دادگایی دوو تاوانبارەکە بەڕێوە چووە دادگا سزای لە سێدارەدانی بۆ ئەو دوو هاوڕێی ئەو گەنجە دەرکرد کە دانیان بە تاوانەکەیاندا نابوو کە عەبدوڵڵایان کوشتووە بە مەبەستی بردننی ئۆتۆمبیلەکەی. منە ڕۆمە لای کەسوکاری عەبدوڵڵا خۆی سڵاوت لێبێ. ئێوە چی ئەو گەنجن و بڕیارەکەی دادگا ئەمڕۆ چی بوو تا چەند دڵخۆشن بە بڕیارەکەی دادگا؟ من مامی عەبدوڵڵام زۆر دڵخۆشین بۆ بڕیارەی ئەمڕۆ دادگا جێبەجێیان کرد. هەموو بڕیارێکیان لەسەردا بڕیاری سێدارەدانە و داواکانی لە حکوومەتی هەرێمیش ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەکرێت کارەساتی لەمە گەورەتر ڕوودات و ئەگەرەکو جێبەجێش بکرێت بڕا بکار ڕەنگە لە 150 کێشەکان لە حکوومەتی هەرێمە نامێنێت. باشەوە داواکارن بە بڕیارەکەی دادگا جێبەجێ بکرێت و گەنجە لە سێدارە بدرێت. بەڵێ ئێمە بە تەمەنی ئینشاءڵڵا جێبەجێ شەکرێت و داواکاری لە حکوومەتی هەرێمیش ئەم بڕیارەی ئەبێ جێبەجێ بکات. باشە ئەو گەنجە وەک باسیەکەن تاقانەی 7 خوشک بووە، تاقانەی 6 خوشکە 6 خوشک بووە. بەڵێ و خۆشمان خێزانی ئەنفالین ینی لە خێزانەکە من و برایەکم ماین باوکی عەبدوڵڵا هەردووکمان پێشمەگەی پارتیزان و دێری نشین و عەبدوڵڵاش خۆیەوە 34 مانگێکە بوو پێشمەگە و 3 مانگیشە هاوسەرگیری کردەوە بەڵام نەیگواستەوە تا ئێستا. باشە ئێوە وەکو کەسوکاری عەبدوڵڵا ئەمڕۆ لە بەردەم دادگا بوون. ئەمڕۆ یەکەم جەلسەی دادگای بوو. باڵێ ئەمڕۆ بۆ یەکەم جەلسەت کۆتایی پێهات هەموو قەرارێکیان لەسەری جێبەجێ کرد و بڕیاری لە سێدارانی بۆ دەرچوو. تەمەنی چەند ساڵ بوو عەبدوڵڵا؟ عەبدوڵڵا 2003 21 ساڵە. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکو ئەوەی گوێبیستی بوون ئەوە وتەی مامی عەبدوڵڵا بوو وەک باسی لەوە کرد عەبدوڵڵا ماوەی 3 مانگ بوو پرۆسەی هاوسەرگیری پێکێنابوو بەڵام نەیگواستبووەوە. دوای 3 مانگ لە پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری لەلایەن ئەو دوو هاوڕێیەوە بە مەبەستی بردننی ئۆتۆمبیلەکەی کوشتویانە.